سەلامی وا هەیە کیلۆ پاقلاوە خوا لایەن بە ئاسانی تان کیلۆ پاقلاوە ناخورێ ئێستا ئێمە سینیەکە خوێن بسم الله. الحمد لله. برێ خۆ گردی بەجنی ئەم سینە پاقلاوی کە ئێمە هەمانە بە فستق دروستەکرێت شیلەکەی جیاوازە فەنی دروستکردنەکەشی هەر جیاوازە ئێمە بە شێوازێکگەین کە فەرقی هەیە نەک سینێک زۆر کەس دەتوانێت سینە بخوا دووبارەی بکاتەوە بەستا ئێستا زۆر کەم کەسە بۆ دووبارەی کاتەوە من وتم لە چاوپێکەوتنێکە وتم سەلامی وا هەیە کیلۆ پاقلاوە خوا لایەن بە ئاسانی چکار شیلەی هیچ پێ نییە و تامەکەی جیاواز و سووکە بۆ نانەکانیشی تەنکە ئەم پاقلاوەی من جیاوازە بەڵام کاکەیەک هاو بۆ لامان وتی من کیلوێ نا من سینێکە خۆم سینێکەمان نزیکی 4 کیلۆنیوە بوو هاو بە ئیسراحەت نزیکی سێ چارەکی پێ چوو بەس خۆ یاری ئەکرد یاری لە جوانی ئەکرد بە ئیسراحەت خواردی بس بووە ڕیکۆردی بشکێنە لە لای تۆ تا ئێستا جارێ نابووە بەس پێم ئەڵێن یعنی کەسێ ئەڵێ کاکە باش شتێکی وا بکەین ئەڵەم ئینشاءڵڵا وەرن باشە سینیەک ئەخورێ بەڵێ ئەم پاقلاوی ئێمە بەڵێ بێگومان ئەخورێ زۆر کەسێ مشتریەکان کێن بۆ لامان پێم ئەڵێن ئەڵێ ئایا سینێک ئەخورێ ئەڵەم دانەیەک بخۆ کە دانێک خوا ئەڵێ ئەشۆمبی لە ئەخورێ ڕێک وان پێ ئەڵێن